وەزارەتی ناوخۆی هەرێم لە ژێر ناونیشانی ڕێنمایی پێبژاردننی سەرپێچەکانی یاتوچۆ با شێوەی قیس نووسراوێکی بڵاو کردەوە و ڕێنمایەکە ناڕزایی هاوڵاتیانی لێکەوتەوە لە چوارچەوەی ناڕزایەکانیشدا ژمارەیەک پارێزەری خۆبەخش لە شاری هەولێر لە بەردەم دادگا گرت بوونەوە. ئەوەی کە ئێستا لە هەرێمی کوردستان دەگوزارێ بەڕاستی ڕوتانەوەیەکی ڕووتی کۆمەلگای کوردیە، ئەوەی کە ئێستا لە هەرێمی کوردستان دەگوزارێ جۆرێکە لە فێڵکردنی حکوومەت بەرامبەر بە خەڵک و ئێمە خۆشببختانە دوای ئەوەی کە ئەو فشارەمان دروست کرد بە پێوە زانیاریانێک کە ئێستا هەمانە وەزارەتی ناوخۆ لەگەڵ هەندێک لە فراکسیۆنەکانی پەرلەمان دانیشتنی کردووە و بڕیاری داوە بە چاوپۆشی لەو بڕیارە بکات کە ئاماژە بە دوو قاتی غەرامەکان دەکات. بەڕێوەبەرەتی یاتوچۆی هەولێریش لە سەر ڕێنمایەکانی وەزارەتی ناوخۆ ڕوونکردنەوەیکی بڵاو کردەوە و دەڵێت بەشێک لە هاوڵاتیان بە هەڵال لەو بڕگەیە تێگەشتوون کە باز لە دووهێندەکردنی سزادارایەکان دەکات ئەگەر لە ئاماوەی 2 مانگدا نەدرێت لە ڕوونکردنەوەکەدا باز دەوە کراوە ئەگەر هاوڵاتی داوای کرد سزاکەی بە شێوەی قیس لێوەربگیرێت بەڵام قیستەکانی لە 2 مانگ زیاتر دواخست ئەو کاتە سزاکەی لەسەر دەکرێتە دووهێندا. بەڕێوەبەرەتی هاتوچۆ دەڵێت دووهێندەکردنی تەنیا ئەو سزایانت دەگرێتەوە کە لە 500,000 دینار زیاترە. بەڕێوەبەری یاتوچۆی هەرێمیش دەڵێت ئەو بڕیارەیان ڕاگرتووە. جارێ کار بەو بەیاننامەیە ڕاگیراوە، بەس ڕاگرتنەوانە ئەمە ڕاگیراوە ئێمە ژینەکەین لەبەرەوە هێشتا لە وەقایعیشا کاری پێنە هەچی بەیانێ دەرەچێ ئەرێ لە وەقایعیان نەشرێت ئەو کاتە ئیشی پێکرێ و ئێستاش ئیش بەو بەیانە ناکرێ هەتاکەی ئیتر ئیشی پێ ناکرێ جارێ. بەڕێوەبەرەتی یاتوچۆی هەرێم دەڵێت دووهێندەکردنی سزاکانی یاتوچۆ بڕیارێکی نوێ نیە و لە یاسای یاتوچۆی عراقی ژمارە 86 ساڵی 2004دا هەیە. لای خۆشەوە سەرۆکی فراکسیۆنی پارتی لە پەرلەمانی کوردستان ڕایگەیان بە هەوڵەکانی ئەوان بڕیارەکە ڕاگیراوە. هێرشقادرێن ئارتی هەولێر.